سڵاتان لەبێ و باینتان باش بینەرانی ئازیزی شارپرس ئێمە ئێستا لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانین لە ماوەی ڕابردوودا لەلایەن سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی حکوومەت هێرێمی کوردستان و بڕیاردراکە بە بڕی 4 ملیار و 527 میلیۆن دینار بۆ پارک و بلوار و باخچەکانی شاری سلێمانی سەر بگرێت ئەوە هەفتا ڕۆژتێ دەبەر لەسەر ئەو بڕیارەدا بەڵام تاوەکو ئێستا هیچ دەرەنجامێکی ئەو توی نەبوو دەمانوێت بۆ گفتوگۆکردن سەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێز ئاکۆ عەلی جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی کاگا کۆستاو دەبێ کاتۆ باش ئەمڕۆ هەفتا ڕۆژ بەسەر بڕیارێکی سەرۆکی حکوومەتدا تێبدەپەڕێ بۆ دابینکردنی بڕەپارەیەک بۆ بلوار و پارکەکانی شاری سلێمانی هۆکاری دواکەوتنی ئێمە بۆ چی گێڕیتەوە بەڵێ تەمان بە سواسەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە مانجی لە کۆتایی مانجی پێنجا بڕیاریەکە بودجە تەخسیس بکرێت ئەو بودجێ ساڵانە ئەبێت تەخسیس بکرێت چکەمە سەوزاییە پێویستی بۆ هەیە کە ئاوی بۆ دابی بکرێ و کرێکاری بۆ دابی بکرێ و خزمەت بکرێ بەڵامی تروارێک و پار بەهۆی ئەو پرۆسە نەگریسی بڵێن بەهۆی ئەو کرۆنا نەگریسی کە ڕووکردە وڵاتەکەمان و وڵاتانی عالەم و داوەزینی اقتصادی عالەمی نەماتوانی بودجێ بۆ دابی بکرێم ساڵ بە سواسەوەی دابین کرا بودجەکە دوایەوەی کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران فەرمانەکەی کرد دە 12 ڕۆژی پێچوو تاگەیشتە وەزارەتی دارایی وەزارەتی داراییش بڕە بەهۆی ئەو ڕێکارانەوە کە هەیە تا کتابەکەی کرد بۆ وەزارەتی شارەوانی و ئەمرەکەی پێدەچوو گەیشتە مانگی حەوت لە مانجی حەوتا گەیشتە لای ئێمە ئەمەش هەموو شتەکان ئامادەکرا بوو تەندەر و شتەکان بەڵام بە حکمیەوەی کە بەپێ ڕێکارە ئیداریەکان پێویستە ئەو تەندەرانە لە پارێزگای سلێمانی و ئەلان بکرێ لە پارێزگای سلێمانی و تەندەرەکانی ئەلان کران هەموو تەندەرێکە تۆ ئەلانەکەی بە کۆمەڵی مقاول بێ بیکڕێ ئەم مقاولانە تایەنەیکردن و جاریکە ئیجێڕنەوە فتەیەکی زەمەنی پێچێ ئەمڕۆ پێنجی هەشت بڕیارە هەر سێ تەندەرەکە سێ شێوەی جیاوازە یەکیان مەلیک مەحموود یەکیان سلێمانی تاسوژێ یەکیان هەواری شار بڕیارە ئەمڕۆ پێنجی هەشت تەندەرەکان لە پارێزگای سلێمانی بکرێتەوە کە کرایەوە ئیترم ڕۆکرێتەوە دوایەوە ئیحالەکرێت بۆ شیکردنەوە هاش پرۆسی شیکردنەوەی تەندەری نۆمانایە شی ئەکرێتەوە دوای زانیان هەر کۆمپانیایە مستحقاوی کە وەریگرتووە بیدرێتی ئیحالە ئەکرێ کە ئیحالە کرا دوایەوە عقدی لەگەڵا ئەکرێ کە عقدی لەگەڵا کرا ئینجا مباشرە دەست بەکارەکات کە دەستی بەکارکردن کرد ئەبێ فترەی مانگێکە و کۆمپانیایە بەلانی کەمەوە ئیشکە اینجا سلفەی یەکەمی بۆ سەرفەکرێ ینی پارەکە هاتووە گەیشتۆتە جێی خۆی بەڵام ئەمانی کە بۆم باس کردی ئەمانە کۆمەڵێک پرۆسیە ئیداری ئەمانە جێبەجێ بکرێت بۆی کۆمپانیایەک دەست بەکار بکرێت کاگا کورد لە زۆربەی کۆمەلگا پێشکەوتوەکاندا هۆشداریە درێت کە ڕێژی سەوزایی زیاد بکرێت ئێستا 5 مانگ بەسەر ئەو بڕیارەدا تێدا پەڕێ تاوەکو ئێستا وەکو پێویست دەرەنجامێکی ئەو توی نەبووە پێ وایە سەوزایی و دار و درەختی پارێزگای سلێمانی شایستی ئەوەن کە بەم جۆرە مامەڵیان لەگەڵدا بکرێت نا سەریکە برام هەندێک شتێ ئەوە پەیوەندی نییە بۆی کە مامەڵی خراپی لەگەڵا بیا مامەڵی باش 5 مانگە دواکەوت تەندەرەکە وە ساڵێ پاری ئەلان نامکرد بەڵام پار نەکرا کە پار بجێ بۆ تەخسیس نەکرا هەر چۆنێ بوو بە سوڵ و ساقە و لە ڕێی هاوکاری ئەو هاوکار دۆستانەوە تواندا ئاو دابین بکرێ بۆ ئاودانی سەوزایەکان نەمان هێشتارەکان وشک بوو بێ ئەم ساڵیشە تا ئێستای لەگەڵابی هیچ دارێک وشک نەبووە بەڵێ چیمەنەکان ماموشک بووە هەندێک لە پەرژینەکان وشک بووە پارێک دەڵێت لە سەد دەی دارەکانی پارکی هەواری شارکێکێک لە پارکەکانی شاری سلێمانی وشک هەتا ئەم لەحزەیە هیچی وشک نەبووە لەوانەیە ئەو معلوماتەکە بچێت دەقیق بکاتەوە چکە من دوێنێ لەگەڵ مدیری پارکی هەواری شارە قسەم کرد ئەڵێ زۆر بێ ئاوین بۆ زەمان زۆر خراپە چیمەنەکانی بەڵێ چیمەنەکان زەر بووە چکە چیمان هەر کاتێکا و دا و زیینوە بێتەوە گوڵەکان هەندێکی وشک بووە بەس دارەکانمان نەخێ وشک نبووە تا دوێنێ بە قسەی لێ پرساوی پارکی هەواری شار وشک نەبوو لە دوێنێ بۆ ئەمڕۆ لازانم سلێمانی پێویستی بە 3 بۆ 4 ملیار لیتر ئاو هەیە ملیۆن لیتر ئاو هەیە ئایا ئەتوانرێت کە ئەم ڕژە ئاوە دیاری بکرێت بۆ پارێزگای سلێمانی وەدابین بکرێت وڵی بەداخۆم ساڵ وشکە ساڵی هەمووان نزانین کە باران کەم بوو زۆری بیرەکان وشکی کردو هەندێک لە بیرەکان ئاوەکانیان زۆر کەم بۆتەوە ئێستا منوارێکە و هەفتەی پێشوو دوسێ جار گەڕاوین لەگەڵ لێ پرساوی باخچەکانە لەگەڵ لێ پرساوی ئالیاتە لەگەڵ ئەوانی کە پەیوەندیان بە ئیشی سەوزایەکانمانەوە هەیە ئێمە شوێنێکمان هەیە شەمایەکمان هەیە لە خلیاسان کۆمەڵی خەڵک زیادەڕوی کردوە سەر شەماگاوەکانی بردین دوێنێ و پێرێ بە حەفانە ڕێڕەوەکانیان پاکرایە ئەو زیادەڕویانی کە کرابوون لەسەری ئەوانە لابران بەڵام ئەو هەر کەمە ینی دەسەڵات نییە چی بکەین وای لێ هاتووتمان ئەگەر زۆر ناڕەحەتتر بووین احتیماتکەینە سەر ئاوی ئاوەڕۆ بەڵام بە شێوەی پرۆسی فوتەرینێکی زۆر سەریعی بۆ بکەین بڵێن لە ڕێگای جەرمود و چەولمەوە
بەڵام تا ئێستا احتیمادمان نەکردەوە سەراوی ئاوەڕ احتیمادمان لەسەر ئەو ئاپاکەیە کە ئێستادا بەشێک لە سەوزایەری کوردستان بە تایبەتی شاری سلێمانی ڕەنگە لە ژێمەترسی و هەڕەشین گەورە بێت بەدیلی ئێوە یاخود هەنگاوی خێرا ئێوەکو سەرۆکاتی شارەوانی چییە بۆ چارەسەرکردنیەوە گرفت ئێستا حالیان ڕۆژانە کە قسەکە جناب تاکەم ڕۆژانە 2 میلیۆن لیتر ئاودابین کراوە ینی ئەوە شتێک نییە کە لەو شەمعانەی کە هەمانە لەو بیراری کە هەمانە 2 میلیۆن لیتر ئەو پرۆسی کەمان هەیە کە بە سواسە حکوومەتێرە پارەی بۆ تەرخان کردو بەڵام تۆزێک تاخیرە بێ پرۆسی بەکرێگرتنی تەنگەرەکان بۆ هەر کەسێک دەرچێ پێویستە ئەویش بچێ شوێنێک مەزدەرێکی ئاو بدۆزێتەوە ئاوی لێ بێنێت بەڵام ئێستا ئێمە شارەوانی هەتا ئەم ڕۆژی لەگەڵابێ ڕۆژانە بەلانی کەمە 2 میلیۆن لیتر ئاوەنێرین بۆ باخچە و سەوزایەکانمان بەڵام ئەم ڕێژەیە کەمە بەش ناکە بۆ بچێ هاوینە ناچار وازمان لە چیمەنەکان هێناوە وازمان لە زۆربەی گوڵەکان هێناوتمانە بەس دارەکانمان مشنە بێ چکە چیمەنەکان هەر لەگەڵ بارانێکی باش باری وردەوردە خۆی سەوزە بێتەوە گوڵەکانی ژەتوانین بژێنینەوە بەڵام دارەکان داری وای تا 500 ساڵ یا چەندین ساڵە پێێنداوە گوناحە بەهۆی کەمایەوەش پێمان بڵێ بەڕێژە ئێستا لە سەدا چەند سەوزای یاخود درەختەکانی پارێزی سلێمانی لەژێر مەترسی و هەڕەشی و شووربووندا بەڕێژە باسی ناکەین ئێستا کەماویە ئەگەر ئاو نەبێ ئێستا ئێمە حالیەن بۆ مەلیک محمود جەزای مەلیک محمود لەبەروی پرۆسەکەی کە باسم کردی کە حکومەت پارەکەی بۆ دابینکردن چۆتە بواری جێبەجێکردنەوە خێرەوەمانکانی یارمەتیمانی لەگەر ئەو یارمەتیە نەمێنی هێتا پرۆسکاکرێتەوە بواری جێبەجێکردنەوە چارشەوی نوێی مشکە بێت لەبەرەوە ئێستا حالیان مازال بەردەوامی لە ئاوان هەرچۆنێک بێ بۆ هاوکاریکە هەیە ئەومان دابین کردو بۆی وشک نەبێت سەرچاوانم سواز بەڵە بەڕزانەوەی کە گوێویستی بنووتەکانی ئاکۆهلی جێگلی سەرۆکی شارەوانی سلێمانی بوو ئێمەش لێرەوە ئومێد دەکەین کە چیدی سەوزایی و دار و درەختەکانی پارێزگای سلێمانی لەوە زیاتر تین و نەکرێت کاتێکی خۆش بۆ ئێوەش